هەروەکو ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خودای لێبێ دەفەرمێ يا ابن آدم أنت ضيف والضيف مرتحل. يا ابن آدم أين وي آدم تو ميواني ميوان دبي بگوازريتوا ميوان دبي بروات والضيف مرتحل. أمجد فرميه يا ابن آدم أنت مستعار تو خوازراوي والعارية مؤدات ومردودة. خوازراويش أمانة دبيت بجردريتوا ميوان خوازراو شانی هەمیشەییان هەیە برا بەڕێزەکانم کەواتە هەڵەین ئێمە ساڵەهای ساڵ دەڵێین مانگی ڕەمەزان میێوانە نا ئەمن و ئێوە میێوانین باو بەپیرانمان میێوان بوون کۆن بەڵام مانگی ڕەمەزان دێت و دەڕوا قەتاوقەت میێوان نییە بەڵام ئێمە هەمومان میێوانین. يا ابن آدم أنت ضيف أين وي آدم تو ميواني والضيف مرتحل. ميوانيش دبي بقوازريتوا دبي الدنيا بجيبي هيلي كالرئيمان إما أمانتين إما لسر عرز ميوانين بلام لدواي أوي كواد دركرين لدنيا دا كاتي ميواني من تواو دبي دەگوازرێنەوە بۆ شوێنێکی هەمیشەیی یان ئاگری دۆزەخ یان بەهەشتی بەرین. کەواتە برا بەڕێزەکانم میێوان سەرئەرز نابێ خاوەنی ماڵ بێزار بکات. باو باپیرانمان گەر لەبیرتان بێ کۆن دەیانوت پەرژین بێ لە ڕووی هەر هەمووتان کشە کشە مامرە ڕەشە میێوان شەوێک یا دوو شەو خۆشە. بەڵام ئێمەی موسڵمانان ئێمەی مرۆڤ خودای گەورە 30 ساڵ میێوانێتیمان قبوڵەکە کە کەسانێک ئەیە تەمەنیان ئەگاتە 30 ساڵ و ئەمجا وەفاتەکە 40 ساڵ 50 ساڵ 70 ساڵ هەیە بگرە لە سەروی 100 ساڵیشەوە دەژێت. 100 ساڵ میێوانداری میێوانی لەسەر ئەرزە دەبێ بزانی تۆ چی ئەکەی چی دەقۆزیتەوە کاتێک دەرئەکرێی چی لەگەڵ خۆتدا دەبەی. لەبەرەوەی هەمومان دەگوازرێنەوە هەمومان بستێ خاکمان بۆ دانراوە دەبێت بچینە ناوی